بەخێربێن بۆ شارە جوانەکەی کۆیە شاری حاجی قادری کۆیی بەخێربێن سەرچاوم گەورەتان کردین من ناوم سەنگەر نەجمەدین عەزیزە دەرچووی 2010 کە دانەمەزراوم لە 2002 لە ترشیاتی کۆی ئیشێ دەکەم مودەی 15 ساڵ دەبێ لە ترشیاتی کۆیە بە سەرپەرشتی برای بەڕێزم کە حاجی ئاراز و کە حاجی دەرباس کە ئەوان ترشیاتەکان دەگرنەوە بەڕێوەی دەبن ترشیاتی کۆیە لە ساڵی 1970ەوە دامەزراوە جێگای خۆی دیارە و لە هەموو شارەکانیش ئەلحەمدوللا سواز بۆ خوای گەورە دەنجی دایتەوە لە هەولێر لە سلێمانی لە ڕانیە لە حاجیاوە مشتری تایبەتمان هەیە کە دێن لە بۆ ترشیاتەکان لە بۆ زەیتونەکان ئەمە سێ جۆرە ترشیاتشمان هەیە زەردمان هەیە سۆرمان هەیە و سرکەشمان هەیە کە تایبەتە بە خۆمان لە مەعمەلی خۆمان هەمووی دەگیرێتەوە مەحشیەکەمان تایبەتە بە خۆمان مەحشی دروستکرا و تایبەت و لە تام و لەزەتی خۆی دەدەینە سواز بۆ خوای گەورە زەیتونەکانمان هەیە زەیتونی ڕەشە زەیتونی سرکەمان هەیە کە زەیتونەکەمان تایبەتە لە چاو شارەکانی دی و لە چاو ترشیاتەکانی کە زەیتونی هەنارمانەیە ڕووبە هەنارە سیریشمانەیە سیرەکەمان بێبۆنە کە سیرەکە تایبەتە ئەویش هەر بە خۆمانەوە بێبۆنە ئەبەدەن بۆنی نییە مشتری لەبۆی دێتەوە خۆی عادەتەن کە بۆنی هەبی ناتوانێت لەبەر مزگەوتی ڕۆژوانان بیخۆن سوازە بۆ خوای گەورە لە بۆ شارەکان ڕەوانی دەکەین لە بۆ تەختەقێ لە بۆ ڕانیە لە بۆ هەولێرەیە یعنی ئێستا ئەوە نیو کیلۆ زیاتر ئەگەر مشتری ئەمە بێتە لایمە ئەوە نیو کیلۆ لەکنەمە زیاترە ئەوانەش هەمووی بێکێشانە لە لای ئێمە یعنی ئەوانە هەمووی بە بێکێشان ئەمە نا ئەوە هەموو بە بێکێشانە مشتری هەیە دێ دەرێت دوو قڵتەرۆزیکەم زیاتر لۆدان ئەمە کێشەمانیە لۆی دادەنین ئەوە نیە ینی دەست بگەڕێنی نوێیان دڵی مشتریەکەمان بشێنین